وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان ئاشکرای کرد پرۆسەی وردبینی لە تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی و نۆی بنەڕەتی تەواو بوون و دوا بەدوای پشووی جەژن ئەنجامەکانیان بڵاو دەکەنەوە. لە لێدوانێکیدا بۆ یەناڵتی وەزیری پەروەردە ڕوونی کردەوە دواخستنی ئەنجامی تاقیکردنەوەکان بەهۆی پشووی جەژنەوە بووە ئەیگەنا ئەنجامەکان ئامادە بوون بۆ بڵاوکردنەوە. هەر لە لێدوانەکەیدا ڕایگەیاند ڕێژەی دەرچوون لە ساڵی پار زیاترە. ئەو هەفتەی دوای جەژن یعنی ئەو هەفتەی دەکەوێتە دوای جەژن لە دووشەمەوە تا پێنجشەم لە دووشەم تا پێنجشەم نەتیجەی پۆلی 12 ئامادەی و نەوەی بنەڕەتی ئەعلان دەکرێت بە شێوەیەکی گشتی بڵێن ڕێژەی دەرچوون یان ڕێژەی سەرکەوتن لە پۆلی 12 ئامادەی ئەو ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو چەند دەرەجەیەک لەوانەیە باشتر بێت. لەسەر وەختی تاقیکردنەوەکاندا چەند بەڵگەیەکی دزەپێکردنی پرسیارەکان ئاشکرا بوون لەمبارەیەوە وەزارەتی پەروەردە دەڵێ سەرباری هەموو گرفت و ئاستەنگەکان پرۆسەی تاقیکردنەوەکان بەسەرکەوتووی کۆتایی پێهاتووە. ئەندامێکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان دەڵێ ئەوان چاودێری پرۆسەکەیان کردووە و بە جۆرەی زانیاریەکانیان 30 کەس دەستگیر کراون با تۆمەتی دزەپێکردن و فرۆشتنی پرسیارەکان. و ئەوانش کە لەو لەسەر ئەو بابەتە 20 کەسێک ژیراوە و لازە ئەوانە هەر ژیراون بە دوواداچوون و دادگا و محکەمە ئەوانە دەکرێن و پێش دەچێشێک لە بەڕێوەبەری هۆڵەکان دانی بۆ دانابێت کە ئەم سوالانە بە پارە بازرگانی پێوەکرابێت. ژیراوەکان لازال ژیراون لێکۆڵینەوەکان بەردەوامە. پرۆسەی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی بە بەشداری زیاتر لە 170,000 خوێندکار لە سەرەتای مانگی ڕابردوو دەستی پێکردو 29,000 مامۆستاش چاودێری هۆڵەکانی تاقیکردنەوەکانیان دەکرد. یەشقادرێن ئارتی هەولێر.